خوێنکاران لێ بەخێر بێن بۆ فستیڤاڵی پەیمانگای تەکنیکی بەکرەجۆ. ئێمە وەکو خوێنکارانی کشتتوکاڵی داپۆشرا و بەشداری ماکردۆ لەم فستیڤاڵە بە چەند چالاکیەک کە ئەو بەرهەمانی خۆمان ئامادەمان کردووە. یەکێک لەو حاضرانی کە لە کشتتوکاڵی داپۆشرا وەرەگرین زراعی ئەنسیجەیە، یەکێکە لە تەکنیکە تازەکان کە بەکاری ئەهێنین بۆ زیادکردنی ڕووەک لە شەکڵدانە مامگەکاندا. ئێمە دێین پارچەیەک لە ڕۆکی دایکانە وەرەگرین لە بەشە مێرستیمیەکەی کە بۆی ئەم بەشە مێرستیمەی وەرەگرین لەبەرەوەی چالاکی هۆرمۆنەکانی تێدا زۆرترە و دەشەکردنی خێراترە. بۆ نمونە ئەگەر بمانە لە کشتتوکاڵی دەرەوە ڕۆکێک وەکو دارهەنجیر بێن بڕوێنین ئەچین 100 قەڵەمی لێ وەرەگرین، بەڵام ئەگەر بێت لە زراعی ئەنسیجەدا گەشەی پێبین یەک پارچە لەو قەڵەمە ئەهێنین ئەتوانین بە سەداها یاخود هەزارەها لەو قەڵەمە وەربگرین. لە زراعی ئەنسیجەدا ئێمە سێ مەرحەلەمانەیە. یەکێک لە مەرحەلەکان ئەمەیە کە تەنها لە ڕۆکی دایکانە بەشێک لە خانەکە یاخود شانەکە وەرئەگرین. لە مەرحەلەی دووەمدا ئێمە زیادکردنمان هەیە، دین و ناوەندەکە ئەگۆڕین ئەو هۆرمۆنەی کە ڕۆکەکە پێویستێتی بۆ زیادکردن دین و لە ڕۆکەکەدا بەکارینە. مەرحەلەی دووەمەکە بۆ زیادکردنە. مەرحەلەی سێممان هەیە کە وا لە ڕۆکەکە ئەکەین ڕەت دروست بکات کە ئەمەش ئامادەی ئەکەین تاکو ببین لەناو خاکا بیڕوێنین، بەڵام ئێمە ڕاستەوخۆ ئەم ڕۆکە نابین لەبەری ڕێگی کردوێک سەر بکەینە ناو ئەو مەشتەری کە ئامانجمانە. پێویستە لەسەر خۆ بە هێواشی لە ژوورێکی تایبەتە پلەی گەرمێکەی واتیشکی ڕۆژ بە ڕۆژ لەگەڵ یا ڕای ئەهێنین تاکو ئامادە بێت بۆ شەتڵگاکان بتوانین زیادکردنی بکەین. جا ڕێگەیەکی زۆر کۆن یعنی زۆر تازەنی زۆریش کۆن نییە. لە سەدەکای ساڵی 1952 ئەم ڕێگەیە تەطبیق کراوە لەلایەن دوو زاناوانێ بەناوی مارێڵ و هەروەها مۆرتن کە گەشەیان داوە بە ڕۆگەکان زیاتر بە ئەو ڕۆکانە پەیڕەوی ئەەکەین کە تووشی لە ناوچوونیان لەسەرە. ئەو ڕۆکانی کە لە ناوچە بیابانیەکان یاخود هەر شوێنێک بێکە ڕێژی لە ناوچوونی لەسەرە، ئێمە توانین پارچەیەک لە ئەو ڕۆکە بهێنین لە ناو زراعی ئەنسیجەدا زیادکردنی پێ بکەین. جا ئەم ساڵ هاتوتە مەنهەجەکەی ئێمەوانە 4 ساڵەوە بێش بۆیەوەی کە دکتۆرەکەمان پێویست بوو بڕوات ئەم ساڵ گەڕاوەتەوانێ و زیاتر گەشە ئەدەین بە بوارەکە. لێرە مختبرێکمان هەیە تایبەت بە ئەم وانەیە کە تێدا خۆمان ئەم ناوەندە خۆراکیانە ئامادە ئەکەین بۆ ڕۆکەکان و زیادکردنیان. سەرەتا زۆر بە خێراتنی کەناڵەکەتانەکەم. من وەکو خوێنکارێکی پەیمانگای تەکنیکی بەکرەجۆ ئەمڕۆ هەستاوین بە ئامادەکردنی کۆمەڵێک کار و چالاکی لە نێوان بەشەکانی خۆمانە. ئامانجیش لە کارەکەمان ئەوەیە کە بەرهەمەکانمان و بەشەکانمان بناسیێنین بە خەڵک هەموو چین و توێژەکان. وە کارەکانمان خۆی بەشی ئێمە بەشی خۆمان کارەکانمان لە چەند کارێکە خۆی ئەبینێتەوە، وەک دروستکردنی مرەبا و پەنیر و فرۆی پێڵێن چەند جۆرێک مرەبامان هەیە و چەند جۆرێک پەنیرمان هەیە. مرەبامان هەیە بەهێ و بەترێ و بەگوڵ کە هەمووی هی خۆمانە و هیچ موادێکی حافیزەیتیان نییە کە ئەمە زۆر گرنگە. و مرەبای جێزەریشمان هەیە. پەنیرەکانمان ڕەشکەی تایە جاترەی تایە کە ئەمانە وەکو لەجێی موادی حافیزە بەکارهاتوو و بۆ درێژکردنەوەی ماوەی تەمەنی بەرهەمەکەمان. هەمووی خۆمان کردومانە لە بەشەکانمان فێرکراوین و هەمووی خۆمان کردومانە. هەمووی لە ماوەی با بڵێن 2-3 ڕۆژە ئەمانەمان ئامادە کردووە. لە ماوەی پێشوشە بە درێژایی چەند ساڵێک ئەم کار و خۆسانە کراوە. ئەم جۆرە چالاکیانە تەنها پار نەبێت، پارش بە بۆنەی وەزعی بایکۆت و ئەوانەوە نەکراوە. هەموو ساڵێک بەڵێ بەردەوامی هەبوو. ئێمە خوێنکارانی بەشی کشتتوکاڵی داپۆشرا ئەو پرۆژەی کە کردومانە بەرهەمەکانمان لە ناو بیتەکانە چاندووە و دواتر هەڵساوین بەرهەمەکانمان بە دوو شێوە بەکارهێنین لەم پرۆژەیەدا بە شێوەی وشکرا و بە شێوەی چاڕ. ئەو بەشی کە ئەو بەرهەمانی کە وشکمان کردوێتەوە بەشی بەهارەت بەکاری ئەهێنین. بەرهەمەکانمان بریتە لە ڕۆزماری کە ئەمە خۆمان دروستمان کردو داومانە لە مەکینە و دواتر زەیتەکەیمان گرتووە. شویتمانەیە کە شویتەکەمان وشک کردوێتەوە. گوڵمان هەیە کە گوڵەکان لە پەیمانگاکەی خۆمانایە و دواتر لێەکەینەوە بەشێکی لێەکەینەوە دواتر وەکو چای بەکاری ئەهێنین. زراعی ئەنسیجەمان هەیە کە ئەمەش
زیادکردنە بۆ بەرهەمێک کە بەشێکی بچوو لە بەرهەمەکە وەرئەگیرێت و دواتر لە زەرعەت نەتیجەدا ئەچێت. ئەمە بەشێکی بچووکی بەرهەمێکە بەشی بچووکی بەرهەمێکە کە وەرمان گرتووە دواتر لە مادەیەکی نیمچە جەلاتینە ئەیچێنین بۆ ئەوەی زۆر بێت.